بینەرانی بەڕێزی بەرنامەی ڕاوەی ڕۆژی ستەرک تیڤ لە هەر کوێگەنم کاتەوە هەموو کاتێکتان باش تاکەی لە بەرامبەر هێرشوو کۆمەڵکوژیەکاندا هەروە لە سێدارەدانی بە کۆمەڵی ڕۆڵەکانماندا ئێمەی کورد بێدەنگ دەبین تاکەی ڕێگا چارەسەرێک نادۆزینەوە بۆ خۆ دەرباسکردن لەم هێرشوو لەم بەرگەساتانەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە. ئایا ئەگەر لە بەرامبەر هێرشەکانی ڕژێمی تورکی داگیرکرد بۆ سەر باشووری کوردستان و ناوچەکانی دیکەی کوردستان ئێمەی کورد پارت و لایەنەکان هەڵوێستێکی جددیمان هەبوایە کۆماری ئیسلامی ئێران بوێری ئەوەی دەکرد بە موشکی زەمین بە زەمین هێرش بکاتە سەر کۆیە و بارەگاکانی حزبەکانی دیموکراتەکان هەروەها لاوانی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە کۆمەڵ لە سێدارە بدات. ئایا کورد چۆن دەتوانێت خۆی لە ململانە ناوچەیی و هەروە ئەو ململانەی کە لە نێوان هێزە جیهانیەکاندا هەیە خۆی بپارێزێ هێڵێکی سربەخۆیە ئەوەی کە پێی دەوترێ هێڵی سێهەم بگرێتە بەر. کورد تاکەی دەبێت خوێن و قوربانی بدا ڕزگاری چۆن دێتە دی. ڕوودا و پێژاتەنمەکانی کوردستان و ناوچەکە چه ئەرک و بەرپرسیارەتێک بەسەر گەلی کورد و پارت و لایەنە سیاسیەکانیدا دەسەپێنێ. ئایا کورد و لایەنەکانی کەی ئەزمون لە ڕوودا و پێژاتەکان وەردەگرن کەی دەکەن ئەو باوەڕەی کە پێکەوە دانیشن ململانەکان وەلاوە بنێن یەکگرتوو بن یەکێتی نەتەوەیی پێک بێنن. میوانانی بەڕێزی بەرنامە سعید ساعیدی ئەندامی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە هەروە چالاکی سیاسی ئەحمەد باب بە سپاسەوە لێرە میوانمانن لەگەڵ بەڕێزیاندا هەم وەڵامی ئەم پرسیارانە وەردەگرینەوە هەم شرۆڤە و ڕاوەشیان لەسەر دەکەین بە ناوی خۆمانەوەی بەڕێزەوە زۆر بەخێراتنی هەردوو بەڕێزیان دەکەین زۆر بەخێر بێت. سپاسان دەکەین. سەرەتا دەمەوێت بەرنامەکە بکەینە دیاری بۆ گیانی پاکی شەهیدانی کۆیەوە هەم ئەو شەهیدانەشی کە لە ڕۆژانی ڕابردوودا بە کۆمەڵ لەلایەن ڕژێمی ئێرانەوە لە سێدارە دران سەری ڕێز و نەوازشیان بۆ دابنەوێنین ڕۆحیان شاد بێ سەرخۆشی لە کەسوکاریان دەکەین. کاک سعید خوێندنەوە چییە بۆ ئەم ڕووداوە پێ دوایە هێرشێکە هەر ئاوا لە خۆڕە دەکرێتە سەر حزبی دیموکرات بە هەردوو باڵەکەیەوە یاخۆ دەمە لەوە گەورەترە مرۆڤ دەبێت شرۆڤەی گەورەتری بۆ بکە کات و ساتەکەشی بۆ ئەنجامدانی ئەم کردەوەیە هەم سێدارەدانەکان هەم شەهیدکردنی ئەو پۆلە پێشمەرگە و سەرکردەوە شۆڕژگەڕی کە لە کۆیا بوو بۆچی دەگەڕێتەوە؟ زۆر سپاس. سلااو ڕۆژ لە خزمەتی بینەرانی بەڕێزمانە جەنابەت و هەروەها میوانی بەرنامە کاک ئەحمەدی باب کە تێکۆشەری دێرینی ڕێبازی شەهید فواد موستەفا سوڵتانی زۆر خۆشحاڵم لەو بەرنامە لە خزمەتی ئێوەدام. هەروەها بەڕاستی وەکو کورد وەکو گشتی وەکو گەلی کورد هەمومان بەڕاستی ماتەمدای گرتین چۆنکو سپای پاسەرانی کۆماری ئیسلامی ئێران کەرامەت و ناسنامە و کەسایەتی کوردیان گرتە ئامانج. زۆر جیاواز نەدەبوو کە ئەگەر حەدەکایان بگردایەتە ئامانج کۆمەڵە یان پەژاک سڕای ئەوەی کە لە ئەو ماوە لە هەموو حزبەکان وەکو ئەندام خەسار پێی گەیشتووە شەهادەت ڕوویداوە بەڵام تایبەتی ئەو کارە ساتە لە هەر حزبێکی تر ڕووی بدای فەرقی نەدەکرد ئەوە کەسایەتی ناسنامە ڕۆحیە و مێژوو خواستەکانی گەلی کوردەکە کراوەتە ئامانج. بۆیە لەسەر هەر کوردێکە کە وا نزیکی ئەم بابەتە بێتەوە. بگەڕێمەوە سەر پرسیارەکەی بەڕێستان. ئەگەر هەتا ئێستا کۆماری ئیسلامی ئێران یەک جۆر سیاسەتی کردو هەمبەر بە کورد ئەویش نیگایەکی نێوخۆیی بووە بە مەسەلەیەک پرسی کورد. یعنی هەر کادویستویەتی کێشەکانی خۆی لە تاران لە تەبرێز لە ئیسفەهان چارەسەر بکە کێشەکانی نێوخۆی دەسەڵات چارەسەر بکە کێشەکانی نێخۆی چینە جیاجیەکانی کۆمەڵگا کە خواستیان هەبووە چە خواستی دموکراسی خوازی وەکو 2009 چە خواستی مەسلەی نان وەکو خۆپیشاندانەکانی ئەو 1-2 ساڵی ڕابردووە هەوڵی داوە بە کێشانی شەڕ بە کوردستان و بە ترساندنی خەڵکی لە مەسلەی کوردستان وەوەی کە کوردستان ئێران تەجزیە دەکات کێشەکانی خۆی چارەسەر بکە. بەڵام ئەم جارە قۆناغێکی تری دەست پێ کردووە. یعنی سەرڕای ئەوەی کە ئەوەش دەکاتە ئامانج و ئەوەش چارەسەرەکە بەوەی کە بڵێ کە کورد پاشنە ئاشیلی ئێمەیە ئەگەر قەرار بە ئێران تەجزیە بێ لە کوردستانەوە تەجزیە دەبێت چۆنکو کوردەکانن کە ئەبنا با بڵێن پێشقەراوڵی سوپای داگیرکەری نێودەوڵەتی وەکو ئامریکا و ئیسرائیل ئەم جارە دێت پەیغامێکیش ئەدا بە دەرەوەی خودی ئێران.
یانێ چونکو لە مێژوودا کورد بربەستترین قوربانی بووە ئەم جارشتێت بە کوشتنی کورد ئەوێ مساجێ بداتە دەرەوە کە ئەمن بەهێزم ئەگەر بتانەوێ هێرشکەنە سەر من ئەمن هێزی موشەکیم هەیە دەتوانم لە دەروی سنوورەکانی خۆم ئاوا خۆم بپارێزم یانێ بە کوشتنی کوردەکە سپای پاسداران نەیەوێت هەموو بۆشایەکانی خۆی بشارێتەوە هەموو لاوازیەکانی خۆی بشارێتەوە کەواتە لە هەلومەرجێکە کە ترامپ مساجی شەڕ بۆ ئێران دەنێرێت ئیسرائیل مساجی شەڕ بۆ ئێران دەنێرێت عەرەبستانی سعودی مساجی شەڕ بۆ ئێران دەنێرێت لە هەلومەرجێکە کە ئیسرائیل ئەڵێ من 200 هێرشی موشەکیم و هەوایم کردوتە سەر پایگاکانی کۆماری ئیسلامی ئێران لە سووریا تەنانەت ئێران بە جوابیش نایت و هەنگاو بە هەنگاو پاشەکشەی کردووە ترامپڵێ ئێران خەریکە هەنگاو بە هەنگاو لە سووریا و لە عێراق پاشەکشێ دەکا حقارەتی کە لێرە تووشی ئەبێت بە کوشتنی کورد ئەیانەوێت چارەسەر بکەن بەڵام کێشەکە ئەوەیە کە بەڕاستی ئەوە خەیاڵی خاوە ئێمە بینیمان کە نە قاسم سولەیمانی نە ڕەحیم سەفەوی نە ڕئیسی ستادی عالی ئەمنیەتی ملی ئاغای شەمخانی و نە بەیاننامەی خودی نیروی زەمینی سپا هەموو ئەمانە شڵەژاویەکی تەواوی پێوە دیار بوو یەکیان دەوت ئەمە وەڵامی پەژاکمان داوەتەوە یەکیان دەوت ئەمە وەڵامی هێرشەکانی حەدەکانی پەشەکانە چی بوو هۆکارەکەی ئەوەیە کۆماری ئیسلامی ئێران هەتا هاتووە کێشەکانی قوڵتر بووتەوە و تایبەتی لە ناوخۆدی سپاشە کێشەکان قوڵتر بووتەوە یعنی سپا هێزێکی یەکدەست نییە کەسانی کە تۆنڕە لە ناو سپا ئەیانەوێت کە وا پێشام بدەن کە سپا هێزێکی تەواو بەهێزە هێزێکە کە یەکلایەنەیە هەمویان لە خەتی ڕەهبەری ئاغای خامنەئیدان بۆیە دایانەوێت بەو شکڵە بە کوشتنی کورد بڵێن ئاها سپا وەکو یەکە بەڵام ئمە ئەبینین بەڕاستی کە شتەکە وانە ئەگەر تۆ کێشت پەژاکە دیارە لەگەڵ پەژاکی شەڕیان کردووە بەڵام خۆ دەتوانی بڵێ ئەمە موشکبارانی پەژاک دەکەن و لە تۆڵەی پەژاکە پەژاک لە مەریوان هێرشی کردە سەر پایگاکی سپای پاسداران 11 کەس لەوەی کوژان و ئەمبارێکی گەورەی مهماتیان لە ناوچوو قاسم سولەمانی ئەڵێ ئەم هێرشە بەسەر حەدەک وەڵام بووە بە پەژاک خودی سپا ئەڵێ وەڵامە بە حەدەکە لە حاڵێکە کە تۆ حەدەکت کردوتە ئامانج مەبەستم وایە تو ئەبینی لێرە ئەمانە حتا یەکدەنگ نین بۆیە ئەمانە بەس یەک ئامانجی گەورەیان پێکاوە ئەویشەوەی کە بڵێن ئیسرائیل ئێمە دەتوانین موشکمان هەیە ڕێک دێت موشکی زیرەکە سمارتە دەتوانێت ئەو خاڵی کە مەدرسمانە بیپێکی لە پشت هێرشی کۆیەوە پەیامیش بۆ زلهێزانی ناوچەکە و جیانیژێ یەکەمی ئەمەیە دووهەم ئەمەیە سێهەمیش ئەمەیە یعنی دەرەوەی ئەوە نییە بەس بە ساڵان ئەو هێزانە لەو مەناتەقەن لە کۆیەنە لە سلێمانیە بەڕاستی لەو یەک دو ساڵی شا اتفاقێکی ئەو تۆ نەکەوتو یعنی هێرش هەڕەشەیەکی جدی لەسەر ئێنا ڕووی نەداوە کە ئەمانە بە درێژایی 100 کیلومتر هێزی زەوینی بێرن و بۆ شکڵە هێرشێکی وا بکەن ئەمانە بەس وەکوتم هەوڵیاندا حقارەتێک کە ئیسرائیل تووشیانی کردووە بەسەر کووردا جوبران کەنەوە کە ئەوشیان بۆ جوبران نەکراوێت کە دەتوانین لە درێژەدا دیسان بینەوە سەر زۆر باشە بەڕێز ئەحمەد باب چالاکی سیاسی چالاکی دێرینیش وەکو بەڕێزیان ئاماژەی پێدا بەڕێز ساعیدی دووبارە بەخێر بێن خوێندنەوەی بەڕێزت چییە بۆ ئەم ڕووداوە پێشت وایە چۆن دەتوانین ئەزمون لەم ڕووداوانە وەربگرین ئەمانە ئەزمموی تاڵن ئیدی کورد نابێ هەروە بە ئاسانی باز بدا بە سەریاندا ئەمە دەبێت بێتە هەوێن بۆەوەی هەم خۆمان ڕێکخینەوە هەم خۆمان یەکگرتووتر بکەین هەم خۆمان پێش بخەین هەم لە ئاستی خەبات هەم لە ئاستی ڕێخستنی و جەماوەریدا سپاسانەکەم بۆ منتان داوت کرد بۆ ئەم بەرنامە سپاسی کاکسعیدیش دەکەم کە کاکسعیدیش دەکەم کە ئەمڕۆ لێرە پێکەم بەرنامە تاوتۆ دەکەم لێرە کەڵ گۆرەگرم دەم بەرنامەیەدا بە بۆنەی لە سێدارەدانی ڕامین حسێن پەنایی دوقمان و زانیاری مرادی و هەروە و کۆمەڵە زیندانیە سیاسیە کە دەم چەند ڕۆژەدا لە سێدارە دراون هاوخەبی خۆم دەگەر بنەماڵەکانیان ڕدەگەێنمەوە ئەو موشک بارانەی کە کۆماری ئیسلامی بۆ سەد بارەگاکانی هەردوو لایەنی حیزبی دیموکرات کردوانە هاوخەمی خۆم لەگەل بنەماڵە بەڕێزەکانیان و دەگەر کادر و ئەندامەکانیان هاوخەمیانم و لێرەوە ئەو جەنایەتەی کۆماری ئیسلامی محکوم دەکرد بێشک ئەو هێرشەی کۆماری ئیسلامی بۆ کۆیە و لە سێدارەدانی چالاکانی سیاسی لەم چەند ڕۆژەی ئەخیردا بە نظر مش بۆ خودی کۆماری ئیسلامی لە زعفی کۆماری ئیسلامی ئەمە دەرەکەوێ بۆ بینی کۆماری ئیسلامی لە مدەتای چەند مانگ گوزەشتە دوای دەیمان ئەبینی کۆماری ئیسلامی ئەو سەقام گیدی جارانی پێوە نەماوە خەڕژانە خیابان
هاتنە مەیدانەوە بە کۆماری ئیسلامیان وت کە تۆ ئیتر ناتوانانی حاکمیت لە ئێران بیتە سەر. هەروەک بینیتان لە چەند ڕۆژی ڕابردووشا لە شارەکانی کوردستان بە بۆنەی شەیدبوونی چەند ژینگە پارێز لە شاری مەریوان دیتان کە خەڵکی شارەکانی مەریوان و سنە و باقی شارەکان چۆن هاتنە مەیدان، چۆن حزورێکی گستەردەیان بەو حزورە گستەردەی خۆیانە بەو وەسعەتە کە هاتن و بۆ ئەو شعارانە کە خەڵکدایان سپای پاسداران و جمهوری ئیسلامی ئەو هەستەیان کە لە کوردستان خەریکە توش شکستێکە بن. ئەو شکستە کە لە کوردستان خواردبووی بەتایبەت ئەو حماسە گەورە ئەو تەشی جەنازە گەورە کە لە شاری مەریوان کە لە هەموو شارەکانەوە هاتوون بەشداریان کردبوو و ئەو احترازە گەورە کە لە شاری سرە کردیان بۆ یادمان ئەو شەیدانە ژینگە پارێز خود دەسپای پاسداران و ئەو کۆنە پاسدارە محەلیانە کە لێ بووبوون ئەسەن پەیامێکیاندا بە کۆماری ئیسلامی کە ئێمە لێرە وەزیەتمان کەوتۆتە خەتەرەوە. تۆ بارانکردن و ئیعدامکردنی ئەو هەواڵانە ئەو بوو یەکەم بە خۆیان بێژن کە ئێمە لە منتەقەکە سەقامگیرین و هیچ کێشەیەک ڕووی نەداوە. دووهەمینیش ئەو وەزعیەتە کە لە کوردستان هاتوو بەسەریان لەم چەند ڕۆژانە گەرێکی و بیکێش بۆ ئەو دی و سنوورەکان. تۆ بارانکردنی بارگاکانی حیزبی دموکراتی کوردستان ئەوە نیشانی زەعفی کۆماری ئیسلامیە، ئەوە نیشاندا کە ئەو حاکمیەتە تووشی ناسەقامگیری بووە. چەند ڕۆژە بەر لە تۆ بارانەکەی حیزبی دموکرات ئاگادار من لە چەند هاوڕەیەکم ئاگادارم کە کۆبوونەوەی ئوستانداری و هەجموعی شۆرای ئەمنیەتی ئوستان کرابوو بۆ کە بێژن ئێمە وەزیەتمان لە خەتەردایە. ئوستانی کوردستان مەزون شاری سنەیە کە ئەم هێرش و حەمڵە و ئەوانە کە کراوە بۆ سەر کۆماری ئیسلامی لەلایەن ئەو ئۆپۆزیسیۆنانە و هێزی چەکداری و شەڕی چەکداری کە کراون ناوچەکە ئێمە ناتوانین قبولی بکەین. بۆی ئەوان کەماکان هێرشیان کردە سەر کۆیە بۆ ئەوە بێژن کە ئێمە کەماکان لە منتەقە حین حزورمان هەیە و ئۆپۆزیسیۆنی کوردی و هێزی کوردستانی ناتوان لەگرێ هیچ شتێک ئەنجام بدەن. ئەمە دووسێ پەیامی هاتیە. یەکەمەوە کە خەڵکی کوردستانی پێشاوترسێن بکەن بەمە ئیعترازات خەڵکی پێ سەرکوت بکەن. دوومەندی ئەو وەزعیەتە ئیقتصادیە کە ئەمڕۆ بەسەر ئێرانە هاتووە حتمما منتەقەی کوردستانیشی بە وەسعەتی زیاتر گرتووەتەوە، وەزعیەت بێکاری، وەزعیەت کۆڵبەران، ڕۆژانە کوشتنی کۆڵبەران. ئەم پەیامی تیا بوو کە بە خەڵک بێژێ نەخەیر ئەوە هژمن گەرێکیانە حەمڵەمان بۆ بکەن، ئەوە گەرێکیانە وڵاتەکەمان هەجزیە بکەن بە قەوڵ خۆیان جیازم هەیە لە بەرابەر ئەو ئەمە خودنماییە بوو، یعنی خودنمایی کۆماری ئیسلامی لە بەرابەر خەڵکی کوردستان. بەڵام باشت کۆماری ئیسلامی ئێران خۆ دەزانێت بەمە چارەسەری ئەم کێشانە ناکرێت. بۆچی وەڵامی پرۆژەکان ناداتەوە و پارتولانانەی ڕۆژهەڵاتی کوردستان چەندین ساڵە پرۆژە دەدەن، چەندین ساڵە پێشنیار دەکەن، ئامادەی گفتوگۆن، ئامادەن بچنە سەر مێزی مزاکەرە. لە دوایین جارە هەم پەژاک هەم کۆداریش پرۆژەیان داوە. لە بری شەڕ و لە بری زەمین بە زەمین بەکارهێنان بۆ نایە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکانی لەگەڵ کووردا چارەسەرکە. بروازم کۆماری ئیسلامی تازە لەو مەرحەلە تێپەڕ بووە. حکوومەتی ئیسلامی ئێران لەو مەرحەلە تێپەڕ بوو کە کێشەکانی چارەسەر بکە. بۆ حکوومەتێک کە زیاتر لە 40 ساڵە لە ئێران خەڵکی ئەعدامەکە، زیاتر لە 40 ساڵە خەڵکی کورد ئەچەوسێنێتەوە. تازە جەنایەتای کۆماری ئیسلامی چۆتە مەرحەلەیەکەوە کە تازە و ناتوانێت وارد ئەو گفتەمانە بێ. هەرچەند کە خەڵکی کورد ئامادەیە دابنیشێ بۆ مەسەلەی حەلی کورد و هەر لە ساڵی 1970 کە شۆڕشی گەرانی ئێران هاتە سەردەور ئۆپۆزیسیۆنی کوردی حیزبەکان چوون وارد ناو ئەو هەزاکرێشە بوون. بەڵام ئەوە کۆماری ئیسلامی بوو هێرشی کردە سەر کوردستان، ئەوە کۆماری ئیسلامی بوو کە جوابی بە خاستایی خەڵکی کوردستان دەداوە و هەمیشە خەڵکی کورد ئامادە بوون کە مەسئلەی میلی خۆیان و مەسئلەی کوردایەتی خۆیان لە چوارچێوە ئێرانیشا حتا حل بکەن و جواب بۆ خاستانی. ئەوە کۆماری ئیسلامی قبوڵ ناکە. کۆماری ئیسلامی نەتەنها بۆ ئۆپۆزیسیۆنی کوردی، ئەوان حتا بۆ یارەکان خۆشیان، ئەو کەسانشە کە ساڵهای بۆ تەسیسە جمهوری ئیسلامی پێکەوە هاوکار بوون، وەختی دینیان مەسلحەتیان هاتە خەتەرا ئەیانگرن و حەسرەخانگییان لەکوێن ئەیان خەنە زیندان. بۆیە ئەو تازە کۆماری ئیسلامی لەو حەدە ڕەت بووە کە بتوانێت مەسەلەکەی بە گفتمان یا بە قسەکردن حەلکات. من وازانم کۆماری ئیسلامی ئاخرین بە قەوڵی کوردی ئاخرین هەوڵەکانی خۆیەتی، ئاخرین پەلەقاژەکانی خۆیەتی ئەم هێرشانە لە سێدارەدانی چالاکانی سیاسی. ئەمە زەعفێکە کە کۆماری ئیسلامی بە چاوخۆمان ئەیبینی. زۆر زۆر باشە، سپاس دەکەم بەڕێ سەعید سایدی. زۆر کەس پێی وایە ئەگەر ئێمە لە ساڵانی ڕابردوو
بە تایبەتی تریش لەم یەک دوو مانگەی دواییدا بە تایبەتی تریش مەسلەی شەیدکردنی زەکی شنگالی لە شنگال و بردمانی لە ڕێگەی فڕۆکەکانی تورکیاوە لە بەرامبەریدا هەڵوێستێکی جددی یەکگرتومان هەبووایە وەکو کورد ئێستا کۆماری ئیسلامیش بێری ئەوەی نەبوو بەم شێوازە بە زەمین هێرش بکاتە سەر کۆیە لاوانی کوردیش بێمەنەتانە بە کۆمەڵ لە سێدارە بدا. ئەمە تا چەندە بەڕاست دەیبینی و پێشە دوایە بۆ دووبارە نەبوونەوەی ئەمە پێویست ناکاتر هەڵوێستی جددی هەموو لایەنەکان هەبێ لە چوارچەوەی بەیاننامە ناڵێن بەیاننامە دەدرێن ناڕزایەتی هەیە بەڵام بە پراکتیک لە دڵەوە دڵخوازانە هەڵوێست بەرامبەر ئەم هێرشە ئەنجام بدرێت. ڕاستە من وەڵامی و پرسیارە دەمەوە بەس ئەگەرمەجام دەی لە درێژەی قسەکانی کاگەحمەدا ئەماژەی بەخاڵێ بکەم. وەک من پێشتر گوتم لە ئەو چەند ساڵە لە نێو خودی دەسەڵات لە ئێرانە کەلێن دروست بووە. کەلێنێکی کەلێنی لە واقع ڕێفرمخوازی بوو کە خاتەمەی کەوتە پێش و دوای ڕۆحانی ئەمانە. کەلێنی تری هات کەلێنی لە واقع خەتی ئەحمەدی نژادی بوو کە خەتی ئەحمەدی نژادی بوێرانەتر لە خەتی ڕێفرمخوازەکان ئەمانە لە ئەساسی وەلایەتی فەقیهیاندا تایبەت ڕوبەڕووی خامنەئی وەستانەوە ڕوبەڕووی زۆرێک لە ئایەتوڵەکان وەستانەوە لەگەڵ ئەمانیشا کۆمەڵی سپایی هەیە. خەتێ تریش هەیە کە ئەم خەتەیشە خەتی لە واقع ئوسوڵگراییە کە اقتیداکەن بە خامنەئی بەڵام لە زۆر بواریشە ئەیانەی خۆیان بکەنێ هێز کە ئەمانە خەتی مەسەڵەن ئیبراهیمی ڕئیسی و ئەوانە کە خۆیان کاندیدا کرد بۆ سەر و کۆماری ومانشە بەشێک لە واقع لە سپایان ها لەگەڵا. کێشەکە ها لێرە کە سپای پاسداران نایەوێت کە خەتی مەڵای غێرسپایی ببێنە سەر حکم کە خەتی ڕۆحانی ئەوانەیە. خەتی ڕۆحانی ئەوانەیە بە گفتمان شتەکان هەڵدەن چارەسەرکەن و خەتەری شەڕ لەسەر ئێران کەم بکەنەوە. ئەوانیش بە پێچەوانەوە پێیان وایە ئەگەر سپا نەتوانێت لە هەموو شوێنەکە هێزی خۆی حاکمکە ئەبێتە هۆی دەستێوەردانێکی دەرەکی وە دەسەڵات لە ئێرانە بە فێڕۆداهاچێ. وەکو قسەکەی کاگەحمەدیش دیار بوو ئەو ڕژیمە لە هەر لایەکەوە کچووکترین کرانەوە بکاتەوە بەمانای نەمانی کۆماری ئیسلامی کە دەتوانێت ئەو ڕەوتە بە نەمانی خامنەی لە واقع زیاتر ڕوو بدە. یانێ جارێک خامنەی دوایین کۆڵەکەیکە کە ئەمانە لە دەوریا کۆبوونتەوە و خامنەیش خەریکە بەرەو مەرگ ئەڕوا زۆر هەوڵەدەن کە کەسێک بێنێت جێ خۆی کە بتوان هەموو پێ اقتیداکەن بەڵام ئەو خاڵە ڕوونادا. بۆیە وەکوتم هەموو لایەنەکان هەوڵەدەن کە وەزیەتی ئێستای ئێران بپارێزن بەشێکی ئێوێ نەرمتر بیپارێزێ بەشێکەوێ سەختتر بیپارێزێ بەڵام بە هەر توک لەمانە سەر ناکەون جا هێرشی کە هاتە سەر حەدەک ئێمە دقیق ئەبێ لەو کۆنسپتا بیخوێنینەوە. حەدەک لەو چەند ساڵە یەک سیاسی دا پێش خۆی لە پشتیوانی کە لە خەتی کەڕوبی و ڕفرمخوازی کردیان لە پشتیوانەیەکی بەربڵاو کە لە خەباتی مەدەنی کردیان حتا دەنگەی ئەوە هەبوو کە ئەمانە ئەیانەوێ بوارێکی ئەوە بڕخسێن کە تەحەزوبێکی قانونی ڕێک بخرگەی لە ڕۆژهڵاتە ئەمانە پشتیوانی بکەن نەشیان دەشاردەوە ئامادەن بچن مزاکرە ئامادە ئەوش بوون تەنانە گوتیان کە مزاکریشیان هەبوو لەگەڵ تیمگەرێکی کۆماری ئیسلامی ئێرانە لە باشووری کوردستان لە شوێنی ترە تەنانەت ڕوبەڕووی ئیدعای ڕاستان کە حەدەکە دەیکرد بەیانیاندا کە ئەمە تەنانەت گوندێکیشمان بۆ ڕزگار ناکردێ لە ئێرانە بە خەتی موسەلەحانە ئەو شتانە کەواتە حەدەکێک کە هێندە ئەیەوێ کە لە دەرەوەی شەڕ کار بکە ئەوێ گوتارسازی بکە و ئەوێ دیالۆگ بکە ئەوێ بە خەباتی مەدەنی بڕاتە پێشەوە بۆ ئەبێ کۆماری ئیسلامی ئێران بێ بالا و هێزە. ئەمە لەو دو سێ ساڵە ئەمە حەدەکایە کە گوتاری ڕاستانی هەیە ئەڵێ ئەمە مانەوەی نیشان بدەین کە ئێران نائەمنە بۆ کۆمپانیای خارجی کە نێن لێرە لەواقع سامانی خوانێرن ئێران نائەمنە ئەو ڕژیمە دەبێ بڕوخێ دەڕۆنە کۆبوونەی ئەمریکا داوای پول و پارە و چەکەکەن کەواتە کۆماری ئیسلامی ئێران ئەبێ لەو بدا بۆ لە حەدەکەدا جا لێرە خەتەکە ئەوەیە لێرە دووبەرەکانەیەک هەیە خەتێک لەوانەیە لەناو وەزارەتی ئیطلاعات و خودی سپابێ و خەتێک کە گوتم قاسم سلەیمانیە و تۆنڕەوەکانی نێوی سپای پاسدارانە بە لێدان لە حەدەک ئەیانەوێ ئەو خەتە ببڕن کە تۆ ناتوانی بەڕۆڕووی هەر گەلێکەوە بەتابێت گەلی کورد باسر چارەسەری بکەیت یان ناتوانین بوار بەوە بڕخسێنی کە تۆ بتوانین لەگەڵ کورد بە چارەسەری بگەی کە تۆ توانی لە سنە و کرماشان و مەهاباتە حەزبەکان بڕۆن پاگەی خۆیان هەبێت و دەنگی خەڵک ببڕن ئەو هێرشە بۆ سەر حەدەک من پێم وایە مەساجێکی وای هەبوو جا دەمەوە سەر پرسیارەکەی بەڕێزت ئەزانی باشووری کوردستان جیرانێکی زۆر باش بوو بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەمە لە بیرمان نەچێت دیارە بە 3 میلیۆن 5 میلیۆن جەماوەری ئێمە لە باشووری کوردستانە
وە سیاسەتێک کە لە پێشەوە لە پێش چەندین ساڵەوە داگەنێتە پێشی خۆیان نیانتوانیوە ئاوا سیاسەتێک هەڵ ببڕن کە بتوانن سربەخۆ لە کۆماری ئیسلامی ئێران وەلەو لاشەوە سربەخۆ لە تورکیە بتوانن سیاست بکەن. ئەوە ناشارنەوە کە ئەنوێ جیرانێکی باش بوون و بەڕاستی جیرانێکی زۆر باشیش بوون. ئەو پرسیارێک کە جنابەت فەرموود ئەمن پێم وابێت زۆر کاتمان بوو ئەوە ماوە بەڕاستی. ئێستا ما بینی کە کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت بێت هێرشێکی بەربڵاوی ئاوا بکە، دەتوانێت بێت حتا پێشوەخت بڵێ کە من ئەیکەم نازم حکومت بەرپرسی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ پێش یەک مانگ ئەمە ڕۆشتین تەلای کۆمەڵۆ دموکرات پێمان وتون کە زەربەیەکی کوشندەتان لێ ئەدەن. سەرۆک وەزیران چۆتە تاران هاتۆتەوە ئەڵێمە قبول ناکەین کەس لە هەرێمی کوردستانەوە ئاژاوە دروستکا بۆ دراوسێکانمان. ئەوە لە هیچ کەسێکی قبول ناکەین. لێژنەی شتەنێرن بە ئەمان دەڵێن کەواتمە بەسمەوەیە. سپای پاسداران پێشوەخت وتوویە کە ئەمن هێرشێک دەکەم بە ئەوانیشی گوتو ئەم هێرشە دەکەم ئەمانش گوتویان نەکاکە هێرشەکەتان بۆ دەکەن. لێرە ماوەتەوە سەر ئەوە لە کێ بدەن؟ یعنی لێرە اتفاقی کراوە من نامێت زۆر بڕمە سەر ئەوە کە حەدەک دەستنیشان کراوە بۆیە کە ئەگەر تۆ مادام لە کەسێک دەی لە حەدەک بدە نەک لە کەسێکی لەگەر لێرە ئەمن پێمان معامڵەی کراوە بە جامە بەسمەوە بێژم دانوستان و دیپلۆماسیەکی کڕنۆژگەر لەگەڵ داگیرکەرێ بەناو کۆماری ئیسلامی زۆر قوڵترە لەوەی کە ئێمە پێمان وا بێ ئەگەر لە قەزەی شەهیدبوونی هەواڵ شنگالیە یەکبوونێک هەبوایە پەرچەکردارێکی نەتەوەیی هەبوایە ئەو شتە ڕووینادا من پێم وایە برینەکەم زۆر قوڵتر لەوەیە کە بتوانین بەو زوویە چارەسەرێکی بۆ بدۆزینەوە. زۆر سپاس دەکەم بەگەر تێبینی دەبێت لەسەر قسەکانی بەڵێ پاشان پرسیارم هەیە بۆ بەڕێز ئەوەی کە کۆماری ئیسلامی بۆ هێرشەکە بۆ سەر ئۆپۆزیسیۆنی کوردی بۆ هەرێمی کوردستان ئەوە هەڵەگەڕێتەوە بۆ وەکە جمهوری ئیسلامی ئەمڕۆ بەم حەسارانە کە کەوتۆتە سەید لە ناوچەکەوە بۆ وەکە ئیسرائیل زۆری بۆ هاوردوو کە پاشەکشەکە بێتە دواوە دەوێ بۆ کە بتوانێت جوبران ئەوانە بکاتەوە و هەروەها بۆ ئەو خەتەرە کە ئەمڕۆ لە سەریەتی ئەو هێرشە بۆ سەر کۆیە یا بۆ سەر بارگاکان حیزب دیموکرات ئەوەیە بۆ لە بەحسا پێشۆکەی شاوتم ئەوە نییە کە مەسەلەن حتمما لە ناو سیستەمی جمهوری ئیسلامیە لایەنێکەیە کە موافقەیە کە حمڵەکە بۆ ئۆپۆزیسیۆنی کوردی لایەنێ نەموافق نییە بۆمانەوە جمهوری ئیسلامی هەموو ئەو لایەنانە کە هەن لە ناوچوارچەوە جمهوری ئیسلامیە بۆ بەقاومانەوەی جمهوری ئیسلامی هەمویان لە یەک ئاراستە ئاچن. بەڵام لەوانەیە لە شێوازی هێرشکردنە سەر کووردا جیاوازی بیر و بۆ چوونیان من وازانم لە ئەوان بۆ مەسئلەی کورد هەم ئیسلاح تەڵەبان و هەم ئوسولگەران لە ئێران بۆ مەسەلەی کورد یەک خوێندنەوەیان هەیە هەمیشە باسە تەمامیەت ئەرزیەکەن هەمیشە باسەوەیەکەن کە هیچ تەفاوتێک بە نەزەر من هیچ تەفاوتێک دەبین ئیسلاحوازان یا ئوسولگەران نابینم من بۆ مەسئلەی کورد و حتا جەرانهای سیاسی هەیە کە مخالف جمهوری ئیسلامی حتا بۆ مەسئلەی کورد ئەو هەن لە جمهوری ئیسلامی تنترن. زۆر باشە با پرسیارەکە لە بەڕێزت بکەم ئەڵبەتە هەندێک جار ئێران وانیشانی دەدا هەندێک لاش پێیان وایە کە کورد دەبێتە بەشێک لە ململانێن ناوچەیی و ئەو زلهێزانەی کە هاتوون ململانیان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ وڵاتانی دیکە کورد دەبێتە بەشێک تەرەفێک بەبێ ئەوەی کە بزانێ بە خۆی چی دەکات پێت وایە ئەمە تا چەندە ڕاستە و ئێمە بۆ ئەوەی نەبینە بەشێک لە ململانەکان پێویستە چی بکەین؟ کورد ئەمڕۆ لە ناوچەکە بەشێک لە وەزعیەتە سیاسی دنیاە ئەمڕۆ کورد وەک 20 ساڵ گذەشتە نەماوەتەوە مەسئلەی کورد لە ناوچەکە هەم بۆ ئەمریکا و هەم بۆ غەرب و هەم بۆ جمهوری ئیسلامی و تورکیا و سووریا و ئەمانە بەشێکی زۆر گرنگە چون بزوتنەوەی کورد ئەمڕۆ پێی ناوەتە قۆناغێک کە داوای خاستەهای خۆیەکایتر خەڵکی کورد جوانی کورد ئیتر وەک ساڵهای گذەشتە نەماوە بەهۆی پێشکەوتن بەهۆی دنیای مۆدێرن پەردە لەسەر ئەو واقعیتانە لابراوە تازە خەڵکی کورد ئەوەی کە ئەمڕۆ لە باشووری کوردستانە خەڵکی کورد ئینتقادیان لێ هەیە ڕخنیان لێ هەیە تاوە بگا بە جمهوری ئیسلامی بۆیە مەسئلەی کورد لە ناوچەکە مەسئلەیەکە دەبێ هەم ئەمریکا و هەم غەرب و ئەم ئەو حکوومەتانە کە بە چوارچەوەی کوردان دەبێ ئەم واقعیتانە بۆ دەرکەوێت مەسئلەی کورد هەتاکو مەسئلەی کورد لە ناوچەکە چارەسەر نەکرێ من وازام ئەمنیەت لە ناوچەکە ایجاد نابێت بەڵامەوە ئایا ئەمریکا دەگە جمهوری ئیسلامی کێشەی هەز ئێمە نەبین بە پەرپەڵ بۆ ئەوە ئێمە داوای خاستایی خۆمانەکەین خەڵکی کوردستان داوای مۆبارزەیەکی واقعی خۆیەکە
کە ساڵانێکە مۆبارزەی بۆکە خوێنی بۆدا شەهیدی بۆدا قوربانی بۆدا بەڵام من لەگرای یەک نوکتەم هەیە خەڵکی کورد دەبێت ئەمڕۆ خۆی هەماهەنگا بۆ ئەو حرەکەتە کە لە ناوچەکە پێکاتوە لە ساڵی 2014 هەتاکو ئیسەبێ کورد ئەیتوانی بەتایبەت لە باشوور بتوانێت دەستکەوتی زۆر گرنگ بەدەستبێنی بەڵام بینیمان دوایەوە کە داعش حمڵەی کرد بۆ عێراق و بۆ سووریە و بۆ بەشانە کورد توانی هەنگاوێک بنێ و ئەو شوێنانە کە دابڕابوو ساڵا بتوانێت ڕەحەتیش نە بە شەیدانی بە خوێن بیگرێتەوە و دەسەڵاتی خۆی لەوێ حاکمیت و هەرواش بوو کورد توانی تقریبا تەواوی ئەو شوێنانە کە مەحدودەی کوردە لە باشووری کوردستان توانێت جێبەجێ بکات بەڵام لە ناهەماهەنگی کورد لە باشوور توانی لە یەک شەوەدا 52% لە خاکەکەی لەدەست بە بۆیە کورد هەرچی یەکدەنگتر بێ هەرچی پێکەوە گفتمانی زیاتر بێ هەرچی جەرانای سیاسی پێکەوە بتوانن ئالەم موقع حساسا بتوان پێکەوە بن مەسئلەی کورد زیاتر دەتوانێت زوو بە هەرە چارەسەری بچێت کورد بەتایبەت من ئیستا کورد لە ڕۆژهەڵاتێژم کە وەزیەتەی بەسەر هاتووە هەرچی ڕۆژە ڕۆڕەکانی ئەعدامە کرێ هێرشە کرێتە سەر پارێگاکانیان من هەر لێرەوە بە تەواوی ئەو ئۆپۆزیسیۆنە کوردیانەیەشم کوردستان ماڵی خەڵکێکە کە لەوێ خەباتی هاکە کوردستان جێگەی تەنها یەک جەران سیاسی نییە کوردستان جێگەی ئەو ئینسانە شۆڕژگیرانسە کە ساڵها تەلاشی بۆکەن بۆی ئۆپۆزیسیۆنی کوردی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت لێرە ئالەوانە دەرسوەر بکرێن هێرشکردنە سەر بارەکەی حیزبی دموکراتی کوردستان ئەوە تەلەنگەرێکە بۆ هەموو لایەنە سیاسیەکان دەبێت بە خۆیان نابێن و ئیعدامکردنی ڕابین حسەن پەنایی لوقمان زانیار یا ئەو هاوڕیانە کە دەم چەند ڕۆژاری ئیعدام کردووە ئەمە نیشانەدا ئەم ئیعدامە کۆمەڵانە بە کۆمەڵ ئەکرێ ئەمە خۆی ئەو پەیامە ئەدا بە ئەحزابی کوردی دەبێت ئەحزابی کوردی چۆن پەیامەکە بگێڕنەوە من وازام ئەحزابی کوردی ئەتوانن ئاوا پەیامەکە بگێڕن یەکەم گوێ لە یەکترین بگرن دیالۆگیان ببێت و مەسئلەی میلی یا مەسەلەی هەتەوایەتی زیاتر بەرجەستە بێتەوە من کۆمەڵم بەڵام لە مقابل کۆمەڵەکە بودن مەسئلەی میلی مەسئلەی کوردبوونم بۆ بەرجەستەیە هەر لایەنێکی کوردی بێتە ئەم مەیدانە کە مەسئلەی میلی لە کوردستان بخاتە ناو خەتەرەوە دیارە خەڵکی کوردستانیان قبول ناکە بۆ ئێمە هەرچ زیاتر احتیاجمان بەوە کە لە کوردستان بتوانین پێکەوە کۆمیتەیەکی هاوبەش یا کۆمیتەیەکی هاوکاری هاوبەش پێک بێت کە هەموو لایەنەکانی دەخۆ بگرێت مەسئلەی کورد لە ناوچەکە ئەگەر کورد یەک دەست نەبێ دقیقاً هەر وەگەوە کە لە باشووری کوردستان بەسەراو مەجبورن لایەکی لە تورکیەوە ڕای بکێشێ ڕایکێشی بکەینە نێو بەرداشتی لایەنەکانی ناوچەی ئەوەی کە ئیستا لە هەرێمی کوردستان هەیە ئەوەیە کە هەنزورم باشوورە ئەوەی کە لە باشوورەوە کە ئەوان ئیستقلالی سیاسی بەدەست خۆیان و نییە ئەو بەشەی کە ئاغای بەرزانی هاتیان بەدەستی تورکیە ئەم بەشێکی کە تاڵەبانی ئەولانە سیاسیان ترز بەدەستی کۆماری ئیسلامی ئەمە هێرشکردن موشەکی بۆ سەر بارگای حیزبی دموکرات بۆ کۆیە کە ها لە وەسەتی هەرێمی کوردستاندا ئەمە نەتەنها بۆ حیزبی دموکرات نەتەنها بۆ کورد لە ڕۆژهەڵات ئەمە سەروەری حکوومەتی هەرێمیش تێکداوە دەبێ حکوومەتی هەرێم بە خۆیشیا بێتەوە نەتەنها ئەوە کە زیاتر 50 کەس دەکادر و پێشمەرگە حیزب دموکرات لەوێ شەهید بووە و خەڵکی کوردستانیشی پێ ڕەشپۆش بووە ئەمە سەروەری یەک میلەتی لە حەساب بکەی سەروەری و هێرشکردنە سەر کولی کەرامەت و یاسا و ڕێسایەکە جمهوری ئیسلامی هێرشکردوسێت لە کەماکان ئەو شوێنیشە کە ئەمڕۆ جمهوری ئیسلامی تۆبارانی کردووە ئەو مەقڕانەی کۆمەڵە ئەو مەقڕانە حیزب دموکرات هەن لەژێر هێڵی 36 دەرەجا کە لە دوای جەنگی خەلیژ ئەوە وڵاتانی بڵێ ڕۆژاوە بە هەڵبەتە نەتۆی گرتوەکان بڕیانە لەسەر بەڵام ئەوە سەکە ئایا ئەمریکا وایە دەوڵەتای غەربی نسبە ئەکسۆل ئەمەلیان بەم شێوە چوو هەرچەند کە هەیئەتا لە ئاڵمانیەکان ئەمریکایەکان ڕۆین سەردا بارگای حیزب دموکراتیان کردووە تاقیقیان کردووە لەم بارەوە و حکوومەتی هەرێمی کوردستانیان بان کردووە پێیان وتووە ئەمریکایەکان بەڵام دەرەنجامەوان بە شوێن بەرژەوەندی خۆیانەوە ئەوەیە کە کورد چی بکە زۆر باش ئەگەر زەمین بە زەمین ڕامان نەچڵەکێنێت یادامی ڕۆڵەکانمان ڕامان نەچڵەکێنێت بۆەوەی یەکگرتوو بین یەکدەنگ بین یەکدەست بین بەڕای تۆ ئەتە چی دەمێنێتەوە کوردی پێڕاشڵەکێت بە تایبەتی پارت و لایەنە سیاسیەکان کە وەکو دەوترێت لە ڕۆژهەڵات زەمامی ئوموری سیاسی ئەو ملەتەیان بەدەستە ڕاستە
ڕاستی بەس لە تەرمێکی مردوو تۆ هەست بە وزەوە هەست بە جوڵە ناکەی و هیچێک ڕای ناچڵەکێنێ یان کەسێک خۆی بدا لە خەو ئەویش بە خەبەر نایێتەوە بەڕاستی ئەمە زۆر کارەساتان بەسەرا هاتووە ئەگەر بە خۆمان نینەوە دیارە لێرە غەرەزێکەیە دیارە لێیان نیەتێکەیە دیارە لێرە بەرژەوەندیەکەیە کە تۆ وا ژیان بکەی و وا سیاست بکەی ئەمن ساڵی پار شتێکم بڵاو کردەوە گوتم با ئەو حزبانە کە لە وڵایەکانی خاکی باشووری کوردستانە نیشتەجێن باری گرانی خۆیان لەسەر حکوومەتی هەرێم هەڵبگرن و لەوە زیاتر ئەمە یەکێتی و پارتی تاوەمار نەکەین پێم وابێ شتێکی ماقوڵیش یانێ ماقوڵ نییە بەڕاستی ئەمن توانەوە هێزم لە ناو شارەکانی باشووری کوردستان بێن ناوە تیم بنێرم دوو حرەکەت بکەن و بێنەوە و ئەوە بەڕاستی ماقوڵ نییە پێم وایە حتا ئەگەر ئەو وەزیەتە لە ڕۆژهەڵاتە بووایە پێم وابێ شتێکی وە هەروە ڕوویەدا ئەگەر سەدام حسێنێ هەبوایەت و هەرێمێکی ئازاد لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەبوایە کەواتە ئەگەرچی وەکوتم جیرانیەکی قوڵی مێژووی هەیە بەڵام با ئەمەش نەبینە هۆی زیاتر شەرمەزاربوونی بەشێک لە هێزەکان لە باشووری کوردستانە لە بەرامبەر داگیرکەری وەکو ئێران یا داگیرکەری وەک تورکیا ئێمە دەبێت پەنا ببینە بەڕاستی شاخەکانمان بۆرنە سەر شاخەکان و لەوێ هاوپەیمانێتی دروستکەین ئەگەر بەڕاستی پێمان ناکرێ با واز لە چەک بێنین هەنێ حەز پێ باواز لە چەک بێنێت خەباتێکی تام فەقەت سیاسی بکە ئەمڕۆ ئەوانەی کە مەکتەبی سیاسی یەکێتی پیانیان وت کاڵفامەکانی ناو یەکێتی ئەوانەی کە وتیان کەرکووکیان فرۆشت هەڵین کاکە چەکدانن بگەڕێنەوە ئەمڕۆ بەرپرسی لەواقع ئەو کاڵفامی شتێکی وایە نووسیوە لە لایەکی تریش ئەما بین کەسانێکن کە بە سیاست بازرگانی دەکەن بەرژەوەندی بازرگانی ئەوان ئەفزەڵە هارە سەروی هەموو بەرژەوەندیکی نەتەوەی و کوردایەتی و نەزانم هەرێمی و غێرە بۆ ئەی کە ئێمە ڕێگە نەدەین چه کاڵفامی چه ئەو خەتە بازرگانیە بسە پێ بەسەر بەرژەوەندی نەتەوەیمانە ئەمەش پێویستە بەرپرسیارانتر بەرخورد بکەین دەرس بگرین لە مێژومان و کۆبکەینەوە لە سلێمانی و کۆیەوە هەولێر کۆبکەینەوە ئەوەکمان پیرە پەککەوتووە ژنە منداڵە ناتوانن بیان سپێرینە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کۆریدۆرێکیان بۆ بکەینەوە بابێنە ئەوروپا ئەوەی تری هەیە بڕێتە سەر شەڕ جا لێرە شتێکە من گرنگە شارێ ئاماژێ پێ بکەم دیسان لەسەر شاخ ئەمە ئەبێ لە دەرەوەی هاوپەیمانێتیکی قوڵی ئستراتژیک لەگەڵ یەکێتی یا پارتی بینە شاخ چونکو ئەوان هانە حاڵەتێکی هەرێمیە بە قۆڵ خۆیان سیاسەتە و دیپلۆماسی هەیە و پەیوەندی هەیە و علاقات هەیە ئەنێ ئەمە ناتوانین کۆمەڵە ناتوانێت بە پشتیوانی یەکێتی بڕێتە شاخ و حەزبی دموکراتی بە پشتیوانی پارتی بێتە سەر شاخ ئەوەتە پەیتا کۆماری ئیسلامی ئێران تۆبارانی هەرێمەکانی منتەقەی هەڵگور دەکا پارتیش گۆڕای گۆڕەڵی کاکە ناتوان ئەوە بکەن ناتوان کەواتە یەک شتەمێنێتەوە هاوپەیمانێکیتی ئستراتژیک لەگەڵ خەتی گەریلا لەگەڵ پەژاگی کۆدار وە پەکەکەیە کە تۆ ئەتوانی هێزێکی هاوبەشی پێشمەرگ و گەریلا دروست بکەیت ئالۆ قۆناغا تەنیا شتێکە بەرپرچی هەموو سپاداتەوە پێکێنانی هێزێکی هاوبەشی پێشمەرگ و گەریلایە چونکو قۆناغەکە قۆناغێکی شەڕە بەڕاستی قۆناغێکی شەڕە هەموو منتەقەکە تۆ بین لە ڕۆژاوا هەموو وڵاتەکان هێزیان هەیە تورکیا هەتا قوڵایی خاکی باشوور ڕۆژاوای کوردستان هاتووە ئێران هەموو ڕۆژهەڵاتی کوردستانی میلیتاریزە کردیانە قۆناغی شەڕە ئەگەر 10 نەفەرت هەیە ئەگەر 50 نەفەرت پێشمەرگەت هەیە ئەگەر 100 هەیە 500 هەیە 400 گەریلات هەیە هەموو ئەمانە پێویستە بڕۆنە ژێر یەک چەتری هاوبەشی وەکوتم پێشمەرگ و لەسەر هەموو چیاکانە بەجێ بکردن ئەو کاتە نەیەکێتی و نە پارتی ناتوانن لە واقع زەختێکی ئێران بێتە سەر بڵێ کاکەەوە لەسەر چیە بڕۆ چیت پێ هەیە ئارزۆ گەز بەرامبەری بوەستەرەوە ئەو هاوپەیمانەتی لەگەڵ پاکەکە لەو قۆناغا ئەتوانێت ڕوو بدا شتێکی تر کە منەمێ ئاماژەی پێ بکەم ئەوەیە ئێمە بینین ئێستا ئێران سووریا و تورکیا هانە یەک خەتە و هەموو ئەمانش لە رووسیا نزیکن لەگەڵ ئەو کارەکەن کەواتە پێککەوتنی ئێران سووریا و دوورکەوتنەوەی تورکیە لە بازنەی ئامریکا و ئیسرائیل بە دژایەتی هەموو بەرژەوەندەکانی ئامریکا و ئیسرائیل و ئێمە ئابینین کە لەو ماوەیە کۆمەڵی شت کە ئامریکا ساڵانە بەرامبەر بە ئێرانێکە خەریکە بەرامبەر بە تورکیش ئەیکا تورکیا بە دەرخستنی ڕووی داعشی خۆی بە دەرخستنی ڕووی پاوانخوازی خۆی لە واقع خۆی خستە دەرەوەی بەرژەوەندیگەرێکی تاریخی کە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا هەیە بووی کەواتە لێرە باشترین قۆناغا
یەک ئێمە لە ڕۆژهەڵاتە هێزی هاوبەشی پێشمەرگەریلا دروستکەین هەتا بگاتە ئاسێکی بەربراوتر دەتوانێت هاوپەیمانەتێکی گەورەی حتا تاکتیکی یا ئەستراتژیکی لە نێوان ئیسرائیل حکوومەتی هەرێم و کەجەکە دروست بێ کە لە باکوورە بەهێزە لە ڕۆژاوا بەهێزە باشوور بێتە ناو قۆناغەکە ئەو کاتە یەکگرتووی هێزەکانی لە ڕۆژهەڵاتیش دەتوانێت لە ناو هاوپەیمانەتێکی ئاوا گەورە دروست پێ کە کاریگەریەکەی لەسەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دیار ئەم بەشە دوومە قسەی منیش نییە ئەمە قسەی بەڕێز عەبدوڵڵاو لە 2012 دەیکا یعنی لە دوایین مانیفستیا ئەو باس لە ئەم ئێتلافە دەکا هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن لە کێشەکان نێوان ئەمریکا و تورکیا نزیکبوونەوەی هێزەکان هەموو ئەمانە باسی لێ دەکا و دوایێتێتە سەر ئەوە کە من پێم وایە وە گوتم لەم قۆناغا ڕۆژهەڵات خۆی یەکلایی کاتەوە چۆن هێشتا ڕۆژهەڵات یەکلایی نییە خۆی یەکلایی کاتەوە لە مەرحەلەی دواترە کە سەفەکان و بەرەکان هەموو زەڵاڵە بێتەوە ئەو ئێتلافە تاکتیکی یا ئستراتیژیکی یا مەقتەعەیە ئیسرائیل و حکوومەتی هەرێم و تەفگەری کەجەکە کە باکوور و ڕۆژاوایە دەتوانێت هەموو ئەزمموی کوردستان پێم وابێ بباتە قۆناغێکی زۆر هەستیار و تازەوە کە دەتوانێت دەرگاکانی بەرەو ئازادی بکرێتەوە باشە بەڕێز ئەحمەد باب بەڕێز سعدی پێی وایە هێشتا ڕۆژهڵاتی کوردستان خۆی یەکلایی نەکردوێتەوە پێ دوایە لە دوای ئەم ڕوودا و پێژاتانە ئیدی بگاتەوەی کە خۆی یەکلایی بکاتەوە ئاستەنگیەکان چین بۆەوەی کە نەتوانێت خۆی یەکلایی بکاتەوە چۆنیش دەکرێت ئاستەنگیانەوە لاوە بنرێن بەڵام بە زووی چونکە بارودۆخی ناوچەکەتر خاو خلیچکی قبول ناکە گۆڕانکاریەکان زۆر خێران من پێشەوە جوابی سوالە بەمەوە گەرەک بە ئیشارە بە یەک نوکتە بکەم ئەو هەمبەستەگیە کە سوادەکە لە کاکسعید کرد و پێما بێ بەشێ لە جوابدانەکەی داتۆ کورد لە هەر چوار پارچەکە احتیاجیان بە یەکترینە یانە وەختێک بەشێک لە کوردستان احتیاجی بەوە هەیە کە پشتگیری بکەی دەبێ پشتگیری بکەی وەختە دەبینی لە کوبانی ئەو حماسە گەورەیە خۆمێ خەڵکی شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات تێنە مەیدان و هاوسۆزی و هاوخەباتی خۆیان لەگەر ئەو حرەکەتەیە دەم و دەیان و هەزاران کەس چوون دەوێت گیانیان لێ دەستا ئەم ڕۆژ ئەم حرەکەتە کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵات و ئەم ئەعدامکردنە و ئەم تۆبارانەی مەخەڕەکانی حیزبی دموکرات احتیاجی هەیە کە پارچەکانی دیکە دفاعی لێوە بکەن خەڵکی کورد یەک شتی دەبی نەچێت لەم پارچەکە دوشمن یەک دوژمنە چ جمهوری ئیسلامی چ تورکیە چ شوێنەکانی تر ئێمە ئەومان لەبی نەچێت جیاوازیش ناکەن لە بینمانە ئەمە دیموکرات ئەگەر لایەنێک سیاسی بەکاربێنێ یاگەر پارچەیەک لە کوردستان بەکاربێنێ بە پارچەیەکی تر ئەوشە خۆی بینی هادە سیاست هژمنە من پێش هەموو شتێ ئەگەر باسی شەڕی چەکداری بکەین ئەگەر باسی ئەوە بکەین کە هێزەکانمان ڕێک بخەین ئەوەیە کە ئەوڵ جمهوری ئیسلامی بە لەحاز چەک و تەقەمەنی ئەوانەوە بەڵحاڵ حکوومەتێکی بەهێزە جمهوری ئیسلامی تەنها جەماوەری خەڵک ئەتوانێت لەسەر کار لای بە من لە بۆ هێزی چەکدار و هێزی پێشمەرگە بە تایبەت هەمیشە دەور و نەقشیان بووە جایگای هەیە خەباتی چەکداری من خۆم مختەقدم بە خەباتی چەکداری بۆ ئێمە گەلێکین کە احتیاجمان بەوەیە کە هێزی چەکدارمان بێ بۆ کە بتوانین لە خۆمان دفاعکەین لە هەستکەوتەکانمان پارێزین بەڵام پێش هەمووی ئەوە شتێ دەبێ ئەمە خەڵکی کوردستان متەقاعد کەین کە یەکدەنگ لە بەرابەر ئەم حرەکەتانەکە هەیە بێسێ و داوا لە پارچەکان تریشکەین ئینتزار ئەڕۆی کە ئەمڕۆ لە پارچەکان تریش تۆبارانەکە حیزب دموکرات محکوم بکەن ئیعدامی ڕامین حسین پەنایی زانیار و لوقمان و ئەو هاوڕیانە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەعدام بوو لازم بوو وەک چۆن ئێمە لە ڕۆژهەڵات ئەو پشتیبانیمان بۆ ڕۆژاوا کرد ئێمەش ئینتزارمان هەیە کە ئەوانیش زیاتر لەمە هاو پشت ئێمە بن دوو ئەوە کە ئێمە چی بکەین ڕێگە حەل چییە وەختەکە کەمە احتیاجمان بە یەکگرتوویە احتیاجمان بە هەمبەستەگیە ئێمە من هەمیشە جوتومە هاوەندێکی هاوکاری لە هامەزراوە کە 5 حیزبی هەر ڕۆژهەڵاتی کوردستانی تیا مۆجود من داواکەم ئەو هاوکاریە بەرفراوانتر بێت و هەموو لایەنە سیاسیەکان توان لەو هاوکاری هێزە کوردستانەکان خۆی تیا ببینێت و بۆ نمونە ڕۆژی چوارشەمە فراخانێک تراوەکە لێرەش من داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم کە حتمما سبەینە لەو اعتراضەدا
بەشدار بن مانگرتنی سەرتاسەری لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو اقتصابە سەراسەریە ئەو مانگرتنە سەراسەریە لازمەی هەیە کە هەموو جەریانای سیاسی پێکەوە کە خۆشببختانە هەمویان ئەو فراخانیانە داوە ئەوەی نیشانی هەمبەستگی ئەوەیە کە جمهوری ئیسلامی خاتە لەرزێ ئەوەیە کە بزوتنەوەی کورد بە بزوتنەوەیەکی گەورە نیشانەدرێ ئەوەیە کە خەڵکی کورد زیاتر خۆیە بینێتەوە ئەوەیە کە حتا جامعی جیهانی ئەمریکا و غەرب وانە ئەبین نەخت گەلێک وێساوە داوای ئازادیەکە گەلێ داوای مافی خۆیەکە دەبێت پێی بدرێت دەبێت ئەو حەقە کە خەڵکی کوردستان ساڵها قوربانی بۆ دەبێت خۆی بەدەستی بێنێ تا خۆی لە مەدان نەبێت تا خۆی یەکدەست نەبێت تا خۆی بۆ ئامادەنەکە قەتع ناتوانێت بەدەستی بێنێت خۆ گەلی کورد ئەوە بزانێ تەنها لە ئیتحاد تەنها لە یەکگرتوویە ئەتوانێت ئامانجەکانی خۆی بپێکی بۆ ئۆپۆزیسیۆنە کوردیەکان بۆ هێزە کوردستانیەکان بە تەکتەک و دوود و بڕۆن لەگەڵ هەر لایەنەکە یا لەگەڵ جمهوری ئیسلامی دانیشتن گفتمانکەن غەڵەتە یا لەگەڵ ئۆپۆزیسیۆنای ئێرانیش بە تەنیا دابنیشتن خەڵکی کورد احتیاجی بە شوێنێکەیە کە بیرەکانی تیا بگوێزێتەوە بزانێ ڕەهایی ها لەکوێ بزانێ قازانجەکانی ها لەکوێ ئەمڕۆ خەڵکی کوردستانی تە قبول ناکات لە هیچکە گەلێکە کە ساڵهای ساڵە قوربانی بۆدا بۆ ئێمە لێرە و احتیاجان بە یەکگرتوویە بۆ حتا لە پارچەکان تریش کۆماری ئیسلامی بە ئاشکرا هێرشەکاتە سەر مەقەڕەکانی حیزبی دیموکرات بە ئاشکرا ڕامین و دوقمان و زانیار ئیعدامەکات ئەمە نیشانەدا ئەومانە پێژێ و نیشانیشمان ئەدا کە ئێمە زیاتر هەمبەستگیمان بێ زیاتر پێکەوە بین هەرچە زیاتر پێکەوە بین ئەو مەدانە لەوە گەورەترێ کوردستانی ڕۆژهەڵات لەوە گەورەترە کە ئەم حیزبانە موجودن گەلێکی یاتیا خەڵکی کوردستان یاتیا و ئەو باخچە کە ناوی کوردستانە بە گوڵەکانی جوانە زۆر باش کاک سایتە بەرنامەکە بەرەو کۆتایی ئەڕوا دوایین پەیام و تێی بەڕێزت وەربگرم پێش دوایە تاکەیە بێ خوێن بدەین ڕزگاری بەچی بەدیدێت بەڵام بە کورتی ئەمن پێم وایە لەو چەند ساڵە ئەمە یەکەم جارەکە کۆدەنگیەک دروست بوو لەسەر ئاسی هەموو کوردستانی گەورە بەرامبەر بە ئەو کارەساتەی کە ڕوویدا یانێ هەدا کەجەکە تەفدەم پەیەدا کۆمەڵی بەیانیاندا تەنانەت چالاکیان کرد پوری سێریشی کرد سەر چالاکوانان لە دیار بکرا لە کوبانیا بەڕاستی خۆپیشەندانێکی بەربڵاویان کرد تەنیا بەشێ لە کاڵفامەکان لە سلێمانیا هەوڵیاندا بەر بە چالاکیکە بگرن بەڵام هەمووینەکان هینیان کرد تەنانەت وەکوتم بەشی لە ناو یەکێتی حرەکەتەکیان بربەستیان دروست کرد کۆسرە ڕەسوول کە نەفەری یەکەمە بە گوتارێکی تر نەتەوەی لەواخا پێشوازیەکی کرد حتا لە ناو پارتیشە وابوو یعنی کاک مەسعود محکومی کرد بەڵام خەتێکی تر هەبوو کە ئەو خەتا لە چوارچەوە دیپلۆماسی کڕنوشکەڵا هێنی کرد بەڵام بەگشتی هاودەنگێک دروست بوو بە تایبەت لە بەرێ ڕۆژهەڵاتە یانێ سابینین پەژاک بە هەمان شێوە خاوەندارەتی لەواخا لێ کردووە کە حەدەک و حەدەکا کردویانەوە هەوڵێکی هاوبەشێک کە چوارشەمە ئەو مانگرتنە دروست بێ ئەمن قسەی کۆتایی من ئەوەیە ئێمە بۆ شەڕمان دەبێ ئستراتژیمان هەبێ بۆ ئاشتیمان دەبێ ئستراتژیمان هەبێ ئێمە ناتوانین وەکو 100 ساڵ ڕابردوو 50 ساڵ ڕابردوو شەڕ بکەین بۆ ئازادی گەلەکەمان پێویستە ئستراتژی نەتەوەی شەڕ دابنین و بۆ ئەوەی کە ئازادیکەمان بپارێزین ئەبێ بۆ قۆناغی ئاشتیش تەنانەت گوتارێکی ئستراتژیک حاضر بکەین ئەگەر وا هەبێ ئێمە دەتوانین لە ئازادی نزیکتر بینەوە 50 سانیەمان ماوە 50 چرکە گەر شتێکە دەبێت لەو 50 چرکە بەڕێز ئەحمەد باب وەڵام من هەر لێرە زۆر ئێساس خۆشحاڵیەکەم کە ئەم حرەکەتە کە قەرارە بەیانی دەست پێ بکە هەمومانی ڕاچڵەکان و ئەو ڕاچڵەکانە من ئەتوانێت زیاتر خزمەتمان پێ بکە بە قەوڵی هاورەساییوتی کە ئێمە احتیاجمان بە کۆدەنگێکی زیاتر ئەگەر شەڕەکەن هەر بەرنامەیشمان بێ ئەگەر ئاشتیشەکەن هەر بەردامە بێ بۆیە گەری کورد ئێستا لە هەموو وەختێک پێویستە بە دەنگ یەکترین و بین و پاوانخوازی بینە ئەولاوە یەکتە تەحملکەین گفتمانی نوێ بەحسی تازە بۆ ئەم شرایەتە پێویستێکی مێژوویە بۆ خەڵکی کوردستان دەبێ خەڵکی کوردستانیش ئەمانیانە لە ئۆپۆزیسیۆنی کوردی دەوێ لە هێزە کوردستانیەکان ئەیان دەوێ لە چەند ڕۆژی ڕابردووە دیمان دەیان کۆمنت و دەیان پۆستدانراوە کە داوان کردو لە حیزبەکان یەکڕێزی پارێز هیوادارین حیزبەکانیش بەگوێی گەل بکەن سوێنێ هەموو کەسێک لە مانگرتن بەشدار بێ لە زۆر شار و ناوچەش
چالاکی ئەنجام دەدرێن سبێنێت لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکاش لە بەردەم سەفارەتی کۆماری ئیسلامی کوردانی هەر چوار پارچە چالاکیانەیە. زۆر سپاس دەکەین بەڕێز ئەحمەد باب چالاکی سیاسی، بەڕێز سعید سایدی ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە زۆر سپاسی بەڕێزیشت دەکەین. بینەرانی بەڕێز زۆر سپاسی ئەوەی بەڕێزیش دەکەین کە تام ساتە لەگەڵمان دابوون تا بە یەگەشتنەوەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.